کۆلێژی پەروەردە بەشی ماتماتیک بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ خۆشەویستانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەیین بۆ باسکردنی بەشێکی نوێ لە کۆلێژی پەروەردە بەشی ماتماتیک تاوەکو پێتان بڵێن ئایا ئەو بەشە بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندی وەرگرتووە. خۆشەویستانم ئەلبەتە دەرچوانی ئەم بەشە ئەبن بە مامۆستای بیرکاری بۆ پۆلی 10-11-12 و ئەمێ ئەوەشتان پێ بڵێم ئەم کۆنمرانە بۆ بەڕێزانەیە کە ساڵی 2021-2022 لە خوێندنی زانکۆ وەرگیراون. بۆچی ئێمە ئەمانە باسەکەین؟ ئێمە بۆیە باسیەکەین تاوەکو ئێوەی خۆشەویست بەرچاو ڕوون بن تا بزانن ساڵی پێشتر چەند بووە، ئەم ساڵ چۆنە بێت، هەڵسەنگاندنێک بکەن بەرچاو ڕوون بن تاوەکو ئەو بەشانەی کە دڵخوازی خۆتانە بە وردی هەڵی بژێرن. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاریەکان لەگەڵمان بن لە درێژەی ڤیدۆکەمانە. خۆشەویستانم ئەمەوێ پێتان بڵێم ئێمە لە ئەنستەگرامیش هەین بە هەمان ناونیشان واتە ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان. ئێوەش فۆلۆی کەناڵەکەمان بکەن، لایکی ڤیدۆکانمان بکەن و پرسیارەکانتانمان بۆ بنێرن تاوەکو ئێمەش خزمەتتان کەین. و هەروەها لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکە لە یاد مەکەن و کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانش سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتنتان.